باب و کوڕ زیاتر لە 2 مانگ لە یەکێک لە نەخۆشخانە تایبەتەکان بوون پاشەوەی نزیکەی 4 دەفتەر دۆلار خەرجی هەردوو نەخۆش بوو لە کۆتادا هەردوو نەخۆشەکەش گیانیان لەدەستدا هەر لە کاتی تازیە سەرخۆشیدا کە سوکارەکەی گلەییان لە نەخۆشخانەکە کرد گوتیان باشە ئەگەر نەخۆشەکانی ئێمە ئەوەندە بێچارەن ئەو هەموو خەرجە چ بوو بە ئێمەتان کرد بابزانین دکتۆر سەلیم کە سەرۆکی ئەنجومەنی کاژێری نەخۆشخانە وڵامت چییە بۆ ئەم قسەیە نەخۆشخانە تایبەتەکان نەخۆشخانەی خزمەتگوزاری تەندروستین لە بۆ هاوڵاتیان بەز هەمان کاتدا دەستگایەکی مؤسسەیەکی وەبەرهێنانە لە بۆ ئەو کەسانی کە پارەیان تیا خەرج کردووە ئەو خەڵکە وا دەزانی کە دەستە حکومی وا دەزانی دێتە خەستخانەی ئەهلیش عینەن بە بەلاش عیلاجی دەکە وا دەزانی دەرێ دکتۆر ئەو نەخۆشخانە ئەلی چ لە بۆ فەقیران دەکات نەخۆشخانەی تایبەت بزنسە طبعاً کاکە بزنسە ئاگادار من دەچێت تایبەت کابرا سەرمایەی چەند 20 میلیۆن دلار لە خەستخانەی سەرف کرا 20 میلیۆن دلار نۆ دکتۆر لێرە شەریکە